الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله وبحمده بكرة وأصيلا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. أفضل الصلاة والسلام على سيدنا وحبيبنا وقرة أعيننا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. قوتابیانی خۆشەویست و کۆتا زنجیرێ پێکەوە شاد بووین و توانیمان ئینشاڵڵا لەم زنجیرێش کۆمەڵێک ئەو بابەتانە بڕۆژێنین کە سوود بگەینن بە ئێوە و بە خانەوادەکانتان و بیتە مای سوودبەخشین بۆ ئێوە. جێژنی ڕەمەزان پیرۆز دەکەم لە هەموو مسلمانانی جیهان و بە تایبەتی مسلمانانی کوردستان و بە تایبەتی مامۆستا و قوتابیانی قوتابخانەی کۆششی قەدرگران. هیوادارم هەموو ڕۆژێ و ساتێک وتان هەموو سات و ڕۆژێکتان خۆشی و جەژن بێتن و دایمەن لە جێژندا بن و بە خۆشترین شێوە و باشترین شێوە جەژنانە بکەن. و جەژن ئەوەیە کوڕی خۆم ئەوەیە کە تو سەردانی خزمان بکەی و دڵت فراوان بکەی و هەست بە خۆشی ئەو جەژنە بکەی. جەژن ئەو ڕۆژەیە ڕۆژی ئاسوودەیی و میهرەبانی و دڵخۆشی و خۆشی دەربڕینە و دەبی هەمووشمان ئەوە بزانین خدای گەورە ئەو فەزڵ و کەرەمەی لەگە ئێمە کردووە ئەو گەورەی لەگە ئێمە کردووە کە ئێمە پێش ڕۆژی جەژنی ڕەمەزان ئەو مانگەیە ئەو پێشمانەی ئەوە جەژنی ڕەمەزانە ئەو مانگە بووە کە پڕ لە تاعەت و عیبادەت و خوداپەرستی و شەونوێژ و ذکر و تاعەتمان بەڕێ کردیان و دەبی سوپاسگوزاری خدای گەورە بین کە ئێمەی گەیاندووتە جێژنی ڕەمەزان جێژنی ڕەمەزان و ئەو جێژنە بەخۆشی و بە شادی بکەینەوە و جێژن لە خودی خۆیدا جێژنیش هەر خوداپەرستیە هەر خوداپەرستیە. ئێمە دڵەکانمان فراوان بکەین دڵەکانمان نمایی لێبوردەیی تێ بچینین و هەوڵ بدەین ئەو دڵانەمان بیتە مای ئەوەی کە ئەوانەی کە لەگە دڵمان زویرە ئەوانەی کە قسەمان نییە لەگەری ئەوانەی کە ساڵانێک کە گفتوگۆمان نییە لەگەری هەوڵ دەین جێژنی ڕەمەزان جێژنی بکەینە جێژنی لێبوردەی بینمان خۆشکەینەوە لەگەریان ئەگەر قوتابیەکە ناخۆشیکی لە بینتان هەبووە بتان ئەو بینەی لادەن لە بین خۆتان چکو خدای گەورە وتمان إن الله عفو كريم تحب العفو فاعف عنا. خی گەورە لێبوردەیە و لێبوردەشی خۆش دەوێ بۆیە دەڵێن یا ربی خوا لێمان بوورە کە خوای گەورە ئێمە داوا دەکەین لە خوای گەورە لێمان بووری ئەی چۆن ئێمە لە عەبدەکان لە مرۆڤێکی هاوتەمەنی خۆمان یان کەسێکمان یان خزمێکان نەبووری. بۆیە دەبێ ئێمەش لە جەژنی ڕەمەزاندا دڵ و درنمان فراوان بکەین و بگەین بە ئەو لووتکەی خۆشی و چێژبینین لەو ڕەمەزانە و لەو خواپەرستی ناو جێژنی ڕەمەزان و پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێتن ئینە لكل قوم عید هذا عیدنا و ئەوە دەلالە سەر ئەوەیە هەموو قومێک هەموو ملەتێک هەموو نەتەوەیەک جێژنی خۆیان هەیە جێژنی خۆیان هەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەوەش جێژنی ئێمەیە بلا ئێمە هەوڵ دەین لەو جێژنە دڵ و سینەمان فراوان بیتن دڵ و سینەمان فراوان بیتن و ئەو دڵ و سینەیە بێڕق و کیم بیتن غایەت لە هەموو شتێک دوور بیتن هەدەفی تەنها خدای گەورە بیتن. بۆیە دووبارە و سێبارە پیرۆزبایی جێژنی ڕەمەزان لە ئێوە و لە خانەوادەکانتان دەکەم و هیوادارم هەموو ڕۆژ و هەموو ساتێکتان هەر جێژن و خۆشی بیتن و دایمەن لە خۆشیدا بن و لە کۆتایشدا سڵاواتێک بۆ سەر حەزرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. اللهم صل على سيدنا محمد النبي الأمي وعلى آله وصحبه وسلم. لە کۆتایشدا دووبارە و سێبارە جێژنە پیرۆزتان لێ دەکەین و دەچینە چەند خزمەتی چەند ئاەتێکی قورئانی پیرۆز لەلایەن قوتابی خۆشەویست ئەحمەد با بفەرمێتن. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله
والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام الله